بەڕێز کاک علی کەریمی ئامادەیە. کاک علی سڵاو لێ بێم کاتت باش سپاس بۆ بەشداریت. بەو پرسیارە دەست پێ دەکەم لەگەڵ بەڕێستان. تێگەشتنیەوە لەسەر هێرشەکەی ئەمریکا بۆ سەر بنکە ئەتۆمیەکانی ئێران چییە؟ پێ دوایە بەشداریکردنی ڕاستەوخۆی ئەمریکا لەم جەنگەدا جەنگەکە فراوان دەکات، پەرە دەسێنێت یاخۆ دەبێتە سەرەتای کۆتایی جەنگەکە؟ سڵاو لە خۆت و لە بینەران و لە هاوکارانی بەڕێزت. هایقەدەوەیە کە ئێمە چەند ڕۆژەکە چاوەڕێی ئەو هێرشی بووین کە ئەمریکا بۆ خۆی بێتە ناو فیلمەکەەوە. ئەمریکا خۆی تێباوە بێتەوە ناو ئەو مۆزوعی کە شتەکەی لە دەستی ئیسرائیل بستێنێت و ئەوەی ئەو بەیانەی دیتمان بەیانێکی زۆر زوو هەر ئەوە بوو کە چاوەڕوانکراو بوو کە ئەمریکا بەشداری شەڕەکە دەکاو و شەڕەکەش شەڕەکەش هەر ئەوەیە کە ئەو دوو سێ شوێنەی کە شک و گومانی پیتاندرومی یۆرانیومی لێ دەکرێ و ئەو دوو سێ شوێنەی کە لە گومانی چالاکیەکانی ئەتۆمی لێ دەکرێت وەکو ئیسفەهان و نەتەنز و فۆردوو ئەمریکایان لەوێ بە کەس لە ناو نەدەچوو بە تایبەت فۆردوو و ئەوە هەم ئیسرائیل دەیزانی هەم نێونەتەوەی کۆمەلگای نێونەتەوەی دەیزانی کە دەبێت ئەو تەکنۆلۆژیای کە ئەمریکا هەیەی بە تایبەت لە فڕۆکەکانی بیتوو بێت و فۆردوو لە ناو بەرێت. ئەوە بوو کە بەیانی کردیان بە 6 دانە تارەی زۆر قرس و بە هەزاران تۆن موادی تەقینەوە ئەمە نایزانین بەڕاستی تا ئێستاژە من لە بەیانیەوە متابعەی BBC و قەناتەکانی دیکە و سایتەکان دەکەم بەڕاستی نازانین چ قەوماوە، نازانین چی کراوە لەوێ، چەند زەرەر و زەیان لێدراوە. ئەوەی کە دەیڵێن حتا تەنانەت BBC CNN لە ڕووی حەدس و گومانی خۆیان و لە ڕووی ئەو معلوماتەی ئیلمیە کە هەیەیانە دەنا ئەوی دیکە چ بۆ چ نەبووە بەڕاستی معلوم نییە. زەرەر و زیانەکان یەک دوو دانە وێنەیان بڵاو کردێتەوە کە ئێوەش بڵاوتان بەڵام کاک علی بەڵێ ترامپ لە کاتی ڕاگەیاندنی ئەنجامی هێرشەکەدا ئەوشی ڕاگەیاند کە کۆتاییان بە بەرنامەی ئەتۆمی ئێران هێناوە و هێرشەکەیان سەرکەوتوو بووە. بەڵێ بەڵێ خۆ جۆم لێ بوو، بەیانی زوو جۆم لێ بوو بەقابل لە ترامپ هەر دەبێ وا بڵێت ئەخ لە لایەکی دیکەشەوە ئەینیشێت ئاغای عێراقچی کوتی ئەمە زەرەری کەوتماوێ نەکەوتەوە هەر لە دەوروبەری دەرگا و مەرگاکە ئەو شتانەی کوت کە بەرحاڵ ئێوانە ناتوانن نایکەن کە معلوماتی دقیق بدەن بە کۆمەڵانی خەڵک تەنانەت بە ڕۆژنامە نووسەکانیش وەیە کۆمەڵک شتی غامز دەوم هەڵاو گرمەیەدایە. ئایا مەسەلەنی چەک لەو شتانەی کە بۆ من پرسیارە بۆچی ئەو هەموو فەرماندەی وەکو هێلکە لێیدا لە تارانە لەو لای هەموو فەرماندەی کوشت لە ماڵە خۆیان لە ناو ئەوە بۆ خامنەی ناکوژن مەسەلەن بۆ زەرەرێک لە خامنەی نادن. ئەمن بۆ من پرسیارە بەڕاستی ئایا ئەوە نوعێک یاریە گورگ و پشیلە و مشکە یا نوعێک یارەیە کە بۆ خۆیان دەزانن چ دەکەن. ئەمن لەوەیدا باشە ینی جەنابەت چۆن لەمە تێدەگەی کاک علی؟ پێت وایە یعنی ئەمریکا و ئیسرائیل لە ئەنجامدانی ئەم هێرشەی کە کردویانەتە سەر ئێران ئامانجەکەیان خامنەی و ڕژێمە سیاسیەکە نییە و خامنەی و ئەو ڕژێمە سیاسیە دەمێنێتەوە؟ ترامپ وای کوت ئەو ڕۆکانە ئەو مەعاوینەکەی وەزیری دیفاعەکەی ئەی نیشتیان کەوتیانەمە بەستمان ئەوە نییە کە ڕێژیم بگۆڕین ڕێژیم چێنج بکەین بەڵکو ئێمە دەمانهەوێت تۆزێک کۆمەڵێک فشار و کۆمەڵێک ئەو شتانە بەسەر ئێرانەدا سەپێنین. ئەوەی کە ئەوان دێڵێن ئەوان بە تەمای ڕێژیم چێنج نین بە تایبەت ئەوە چەند جاری تێکرار کردێتەوە خودی ترامپ کە ئەوان نایانێ بیکەن بەڵام ئەوە بەو معنایی نییە کە کۆمەڵانی خەڵک ئەو کارە نەکەن. ئیتر من نازانم ئایا ڕووداوەکانی ئەو چەند ڕۆژەی داهاتوو بەرەو چۆ دەچێ و کۆمەڵانی خەڵک قەوەتێک دەدەنە خۆیان دێنە پێشیانیانە پێشە بەڵام ئەوەی کە ئەمڕۆکانە چ لە ڕووی لە وەزیری دیفاعەکەی چ لە جێگیری خودی ترامپی بیستمان ئەوەیە کە ئەوان بە تەمای ئەوە نین کە حکوومەت بڕوخێنن و بە تەمای ئەوە نین کە لە خامنەیش بدەن. ئەم پێم وابێ ئەوان پێویستیان بە خامنەیە جارێ
چونکە لە دوا ڕۆژدا بۆ ئەوەی کە گفتوگۆ بکەن بۆ ئەوەی کە شتێک بەسەر ئێراندا دەستەپێنن هەم ئیسرائیل هەم ئەمریکا پێویستیان بە کابرایەکی باڵایە کابرایەکی مەرجەعە کە بتوانێت بریاردا لە گفتوگۆکاندا ئەویش خامنەیە بۆیە پێم وانێ ئەوان لە ڕۆژی ئەوڵەوە نیەتیان ئەوە بۆ کە زەرێک لە خامنەیی بدەن و ئەوەی کە ئەو ڕۆکانەش ترامپ لەبەری بەیانەوە ئێمەی ئەوە کردەوە کە ئەو بە تەمای ڕوخانی حکوومەت نیە. باشە کاک عەلی پێتان وایە ئامانجەکە بە تەنها بەرنامە ئەتۆمیەکەی ئێران بووە ئێستا کە کۆتایی بە بەرنامە ئەتۆمیەکەی ئێران هاتووە وکەوەی کە ترامپ دەیڵێت یعنی لە گریمانیەوەی کۆتایی پێهات بێت جەنگەکەش کۆتایی هات؟ نەخێر جەنگەکە کۆتایی نەهاتووە و ناشبێ ئاوا کۆتایی بێت ئەو جەنگە ئاوا کۆتایی بێت دەبنە گاڵتەجاری هەموو عالەمی دنیاە یعنی چی ئەتۆ ئەو هەموو کێ دەبێتە گاڵتەجار جان کێ دەبێتە گاڵتەجاری هەموو دنیاگەرم جەنگە لێرادا بۆستێ هەم ئەمریکا هەم ئێران یعنی چییە تۆ لە 12 ڕۆژە ئەو میلەتت ئاوا لێ کردو برسێ نییە نان نییە بنزین نییە ئینتررنێت نییە دوای لە ناکاو چی بوو هیچ وەڵامی زەرەر ماوێنەکەوت ئەو عێراقچی دەڵەمی زەرەر ماوێنەکەوتووە زەرەری چوان ماوێنەکەوتووە کاکە چۆن زەرەر دوێ نەکەوتووە ئەتو هەرچی فەرماندەی ئەسکەری و هەرچی فەرماندەی سپای پاسداران و هەرچی مستشارە گەورەکان و هەرچی مخبرە گەورەکان بوون لە دەستت داوە چۆن دەڵێ ئێستا زەرەرمان نەکردووە ئەوان خۆیان ئەم چۆنانەی دە شەردا ئەوانە خەریکن کە بەسەر یەکتردا مزایدە دەکەن و بازاڕی درۆژ لە شەڕی ئاوادا یەکجار ئاوەڵەیە و دەکرێت ئەوانە ئەنواعی مزایدە بەسەر یەکتردا بکەن و ئەوە نوعێک لە حربە نوعێک لە حربی نەفسانیە کە بەیەکەوەی دەکەن کە بۆ ئەوەیە کە چوونە سەر مێزی مزاکرە دووبارە بتوانن زیاتر پوان لە یەکتر وەربگرن. باشە کاک عەلی ینی لە بەرەبەیانی ئەمڕۆ کە ئەم هێرشەی ئەمریکا ئەنجام دراوە یعنی شرۆڤەکاران قسەیەک دەکەن دەڵێن ئەمە ڕێکەوتنی ژێربەژێری ئەمریکا و ئێرانی لەسەر کراوە یعنی بەرنامە ئەتۆمیەکە بەرامبەر بەمانەوەی ڕژێمەکەیە ڕێکەوتنەکە ئەساسن یعنی بنەڕەتی ڕێکەوتنەکە ئەمەیە یعنی بەڵگەیانەوەیە هەندێک گرتە بڵاو کراوەتەوە کە پێش ئەوەی هێرشەکە ئەنجام بدرێت لە بنکە ئەتۆمیەکان بەشێک لە پێداویستیەکان و بەشێک لەو موادانی کە لەو بنکانەدا هەندێک وازرێنەوە لە کاتی لێدان لە بنکە ئەتۆمیەکاندا هیچ کەسێک نەبووەتە قوربانی هیچ کەسێک نەکوژراوە بنکە ئەتۆمیەکان چۆڵ کراوە ینی دەوترێت کە ڕێکەوتنی لەسەر کراوە لە نێوان ئەمریکا و ئێراندا ئێوە دەڵێن بە دڵنیایی ئەوەی کە بەیانی زوو من لە ئاغای عێراقچی لە پرس کۆنفرانسەکەی ئیستانبول گوێم لێ بوو ئەوی شەروای کوت ئەویش کوتی ئەمە هیچ زەرێکی یۆرانیۆمان لە ژینگە نەداوە و هیچ زەرێک نەبووە تەشەشعاتێک نەبووە و ئەوان دیارە کە ئەگەر شتێکشی تێدا بوو بێت ئەو ژێرزەمینە ڕایان گواستەوە ئەمریکاش دەڵێ ئەمریکا بە نوعێک لە نوعەکان دەڵێ کەمە پێشتر ئاگادارمان کردوون کە ئاگادارەکە چێ منیش دەمزانی تۆش دەزانی هەموو عالەم دەیزانی کە فۆردوو یەکێک لەو نقطانەیە کە ئامانجا و هەرچی زووتر ئەمریکا و کارەی دەکا و ئەگەر بیشیکە دڵنیایە لەوەی کە ئەگەر ئەو هەموو 400 کیلۆ یۆرانیۆم لەو جێگایدا بتەقێت ئەو وڵاتە چی بەسەر دێت ئەو میلەتە چی بەسەر دێ ئێمە دەزانین تەجروبەی ئەوەمان هەیە کاتێک کە ئەو جوورە شتانەی پیتاندنی یۆرانیۆم دەتەقێتەوە یا بڵاو دەبێتەوە چه زەرێکی گەورە لە ژینگە دەدا چەند ساڵێک لەوە پێش لە یەکێک لە کۆمارەکانی سۆڤیەت شیرنۆبی بوو چۆ بوو شتێکی وا مەلەکە تەقیەوە ئێستاش ئاساری هەر بەدەرەوەیە ئێستاش ئەو زەرەر و زیانەی کە ئەو کات و خەڵکی ئەو منتەقەی کەوتۆ ئێستاش هەر نیشانەکانی دیارە بۆیە ئەم پێم وابێ کە ئەمریکا ئەوەی کە دەڵێ ئێرانم ئاگادار کردوێتەوە ڕەنگە ڕاست بێت و ئەوەی کە ئێستاژ ئەمە دەیبینی لە قسەکانی ئاغای عێراقچی و لە کاربەدەستانی ئێرانێ وا دیارە زۆر بە سوچی چاوی لە دەکەن ئەمن ئاگام لێ بوو لە یەکێک لە راپۆرتەکان ئەوەندە بە سوچی چاویان لێ کرد کە هیچ زەرێرێکمان نەکردو تۆزێک لە دەوروبەری فۆردوی کەوتۆ هەر ئەوەندە ئیتر کۆمەڵانی خەڵک ئەمن تۆ چۆن بزانین معلوماتی ڕاستماوە دەستکرێت باشە ینی لە گریمانەی ئەوەی کە ئێران دەیڵێت
ئەمە ڕێکەوتنی لەسەر کرابێت و هیچ زەرەر و زیانێکیان نەکردبێت و توانای دیسانەوە پیتاندنی یۆرانیۆمیان لە دەست نەدابێت بەرنمەکە بە تەواوی خاپور نەکرابێت و ڕژێمەکەی زامنی مانەوەی وەرگیرابێت سوپای پاسداران بەم پێگاتەی ئێستایەوە بمێنێتەوە ئەم ڕژێمە تەواوی ئەو جوگرافیایی ئێرانی ئێستا لە بەردەستدا بمێنێتەوە ئەم جەنگە بەم شێوەی ئێستا ڕابوەستێت بە مانای بردنەوەی ئێران نایەت بە دڵنیایی ئەگەر ئەو جوورێتە نابن دەفەرمووی ئاوالی بێتە دەرێ ئەمریکا و ئیسرائیل ئاوالی بێتە دەرەدووری خۆی بەوەی خۆشکاکە بڵە بەرنامەی ئەتۆمی ئێرانێمان لە ناوە برد و ئەخەوای دەکودستا بەرنامەی ئەتۆمی ئێرانە تازە فەشەلی هێنا و تا 20 ساڵی دیکە بۆیان دروست نابێتەوە ئەوانە ئاوالی بێتە دەرێ معلومە کە چێ زەرەرە دەکات چێ فەشەلی هێناوە بەڵام ئەم پێم وانێکەوە ئاوا بێت ئەم پێم وابێت کە ئەو شەڕە بەردەوام دەبێت و ئەو شەڕە ئیسرائیل دەستی لێ هەڵناگرێ ئەو شەڕە هەتا ڕوخانی ڕێژیم هەل لە ڕۆژێوەڵەوە بریاریان داوەکە ڕوخانی ڕێژیمی بەدوادا بێت و ئەگەر ئەوانیش نەتوان ڕوخانی ڕێژیم بەدی بکەن ئەوە دەبێ ئەو دەمی بگەینەوە سەر ئەوەی کە کۆمەڵانی خەڵکی ئێرانیە کە گەیشتۆتە ئێرەیان و بەڕاستی لەباری ئەکۆنۆمیەوە لەباری ئاسایشەوە لەباری ئەوەوە لە هەموو لایەکەوە لە مەزیقەدان خەڵکی ئێران بۆیە دێن ڕەنگە بێنە سەر جادەوە بۆ خۆیان کارەکە نیوە تەواوەکەی تەواو کرد وەکو ئەوەی کە چەند ساڵە لەوە پێش هەردیومانەکە خەڵکی ئێرانە چ لە شۆڕشی ژینای چ پێشووی زۆر ئازان لەو شتارەدا کە دێنە سەرجادەی ئەو دەفعەش ڕەنگە باشەکاک عەلی یعنی پێ دوایە ئەگەر ئەمریکا و ئیسرائیل نەتوانن ئەو ڕژێمە دەستکاری بکەن و بیگۆڕن گەلی ئێران دەتوانێت ئەمە بکە بە دڵنیایی تاقە هێزێک کە دەتوانێت ئەگە دەدانە ئەمریکاش و دەدانە ڕوسیش و دەدانە ئیسرائیلیش تاقە هێزێک کە دەتوانێت حکوومەتەکە بگۆڕێ و حکوومەتەکە بێدنێتە زەرچۆک خودی کۆمەڵانی خەڵکی تاران و ئیسفان و شیراز و ئەو شارانن تۆ تەسەوری وای بکە کاتێک خەڵک عوسیان دەکا کاتێک خەڵکمان دەگرێ کاتێک کە خەڵکی تر بنزیخانەکان دەسووتێنێ کاتێک کە خەڵک دێت و موسساتەکە ئاگر تێبەردەدا چ شتێک بەرگەی دەگرێت چ شتێک پێشی پێدەگیرێت نە ئەمریکا نە بریتانیا بەڵام ئەوەی کە خەڵک بۆ تا ئێستانەی کردووە خەڵک هەمیشە دایم ترسێکیان لێ نیشتووە و ئەو ترسا حکوومەتی ئێرانێ و خودی ئەمریکا و ئیسرائیل لە نێو دڵی خەڵکیان ناویشتووە کە ئەگەر ئەو حکوومەتە بڕوخێ ئەگەر سەقامگیری نەبێت وڵات هەمووی بێتە ئاشوب و وڵات هەمووی بێتە پاتەران و هەرچی بە هەرچی ئەمە خەڵک لەوە ترساوە بە تایبەت کە لەو چەند ساڵی ئاخرێدا خەڵک تەجروبەی عێراق و تەجروبەی سووریا و ئەوانەی هەیە کە تەجروبەکان جوان نین تەجروبەکان خۆش نین بۆیە خەڵک تا ڕادەیەکی زۆر دەست بە عەسا دێتە پێشێ زۆر دەست بە عەسا هاتۆتە پێشێ خەڵک تا ئێستا کاگالی یعنی تێگەیشتنێک لەسەر هوشیاری گەلی ئێران بەگشتی و ناڕزایەتی گەلی ئێران و ئۆپۆزیسیۆنی ئێرانی هەیە ینی باز لەوە دەکرێت هەر ناڕزایەتیەکیشیان هەبێ بەرامبەر بەو ڕژێمە بەڵام کە قسە دێتە سەر ئیسرائیل و ئێران لە هوشیاری تاکی ئێرانیدا ئەوان وکو احتیلال و داگیرکەر سەیرەکەن بۆیە دەبینی ئێستا دەنگێکی بەرزی دلێر لە شەقامی ئێرانیا هەیە دژی هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکایە دژی ڕوخانی ئەو ڕژێمەیە نا ئەو قسەیە زۆر ڕاستە من ئەوڕۆکانە لە BBC بەشی فارسیەکەی جۆم لە حیوارێک بوو لە نێو 4-5 دانە نوخبەی ئێرانی کە بەڕاستی تەنانەت ئەو نوخبەی کە دژی ئیسلامی جمهوری ئیسلامیشە و دژی ئەو چەند ساڵیدا ئەمڕۆ دەڵا ئەوە شەڕی نیشتیمانە ئەمە ئەیتر وەکو ساڵانی سەدامیان دێناوە بیر خەڵکە کاتێک سەدام هێرشی کردە سەر لە بیدایەتی شۆڕشی ئێرانی سەدام هێرشی کردە سەر ئێران خەڵکێکی زۆر تەنانەت سەپەکان کە دژی خومینی بوون دژی خەڵخاڵی بوون ئەوجا ئەوان جپەیان گۆڕی هەستان چوون بۆ لەگەڵ پاسداران کەوتنە شەڕ لەگەڵ سەدام و بەعسیەکان ئەمە ڕاستە وە لە ناو ئێراندا زۆر بە قووەتە ئەو تەوەرایان زیندوو کردوێتەوە کە بابە بێدەنگ بن کە بابە ئۆپۆزیسیۆنی دەرەوە ئۆپۆزیسیۆنی ناوخۆوە کۆمەڵانی خەڵک دەیە بێدەنگ بن ئێمە میهان ینی نیشتیمان خەتەری لەسەرە ئەوە بەوەی خەڵکییان هێناوە دەسەر ئەوەی کە نەکا بێنە سەر مزاهرە و نەکا خەڵک پەلاماری دەستگاکان بدا و ڕێکخراوەکە بدا بۆیە
ئەم شەی کە جەنابەت دەفەرمووی یەکجار بە قووەتە دەناو ئێرانیەکاندا کە کاتێک خەتەر دێتە سەر نیشتیمان هەموو یەک دەگرن. ئەمە لە بیرمە ئەمە بۆ خۆمان پێشمەرگە بووین ئەمە نەچینە ناو شەڕی میهەنی، بەڵام زۆربەی ڕێکخراوە چەپەکان و مارکسیەکان ساڵی 1970 کە شەڕی سەدامی دەستی پێکرد هەستان بەبێ ئەولاولا بەبێ شەرمی هەستان جیپەیان گۆڕی چون کوتیان کاکەش میهان نیشتیمان دە خەتەردایە، ئێمە دەچینە بەرەی نیشتیمان و شەڕی داگیرکەر دەکەین. ئەو ڕۆکانە من عینی ئەوەم دووبارە دیتەوە لە نێوان دەیان نوخبەی ئێرانیدا کە باسی شەڕی حتا خەڵقانێک کە لە بریتانیا و لە ئەمریکا و لە سوید پەنابەرن چەند ساڵە دژی کۆماری ئیسلامین ئەو ڕاهاتبوون لەسەر تەلەڤیزیۆن دایانکوت ئەمە شەڕی نیشتیمانە، ئێمە نابێت دێرەدایەتی پشت لە نیشتیمان بکەین، ئەمە شەڕی جمهوری ئیسلامی نییە، ئەوە شەڕی نیشتیمانە. ئەمە یەکە دەسەڵاتدارانی دیکتاتۆر و دەسەڵاتدارانی بۆگەن و پیس سوء استفادە لەو هەستەی خەڵکی دەکەن و خەڵک بەوە فریزدەن کە کاکە نیشتیمان خەتەری لەسرە، ئێوە نابێ قسە بکەن، ئێوە دەوێت تەحملی بێنانی بکەن، ئێوە دەوێت تەحملی بێکارەبایی بکەن، ئێوە دەوێت تەحملی هەموو چێژی بکەن بۆ چونکە نیشتیمان خەتەر. ئەی باشە گەر نیشتیمان خەتەری لەسرە خامنەی بۆ خەتەری بۆ لەسەر بۆ دیار نییە، خامنەی بۆ نایە دوو قسە بۆ خەڵک بکە. ئەمە فعلا خەڵک فریودانی زۆر ئاسانە. زۆر باشە، بەڵام ینی سەبارەت بەوەی کە خامنەی دیار نییە بۆ خۆتەزانی لە سەرەتایم جەنگەوە تا ئێستا یەکێک لەو ئامانجە باڵایەنەی ئیسرائیل کە باسی لێکردووە و بە ئاشکرا نەی شاردۆتەوە ئامانجیان خامنەییە کە ئەگەر دەستیان پێی بگات تیرۆری دەکەن. تەنانەت رووسیا لە سەرم پرسا هاتە دەنگ وتی ئەم پرسە نابێت جارێکی تر باز بکرێتەوە وکۆوەی کە بڵێ خامنەیی هێڵی سوورە ئەگەرەوە ڕوو بدات ئێمە کاردانەوەی توندمان دەبێت. بەڵام خامنەی تا ئێستش چەند ینی لێدوان و چەند توییت و چەند قسەیەکی هەبووە لەبارەی ئەم جەنگەوە هەمیشەش وتێتی کە تەسلیم نابین. پێ دوایە ئێران تەسلیم نابێت لەم جەنگەدا؟ ئەوە تا ئێستا ئەوەی کە دەیبینین لەوە 11 ڕۆژە 12 ڕۆژە چەندە تا ئێستا کوونێ ئەوان بەردەوامن، ئەوانیش موشەکی خۆیان ناردۆ بۆ سەر تەلەوی و لەسەر بۆ سەر ئیسرائیلێ، بەڵام چەندیان پێکاوە بە دڵنیایی دەزانم باشان نەپێکاوە، چونکە تۆ سیرکە لە بیدایەتی موشەکاویشتەکان و بۆمبارانکردنەکەیەکی بزانە چەندانە سەرکردەی گەورەی ئەسکەری ئێران کوژراوە، بەڵام تاقە یەک دانە ئەرتەشی یا تاقە یەک دانە دەرەجەدار یا تاقە یەک دانە ئەوەی جەیشی ئیسرائیلە ناومان نەبیستۆ کە کوژرابیانە، خەڵک وێی کەوتۆ زەرەر و زیانیان دیوە وڵات خاپور بووە، بەڵام خەڵکی گەورە و مۆرەی گرنگرنگی نەمان بیستۆ کە کوژرابێتوانە، بەڵام لە ئێرانە دەیانمان بیست لە تەنانەت لە مخبری لە خەبیری ئەتۆمی و تەنانەت لە ئەسکەریشدا، بەڵام لە ئیسرائیل نەمان دیوە. بۆیە ئەمن پێم وابێکە ئیسرائیل کەمتری زەرەر بێکەوتۆ، ئێران زۆتری زەرەر بێکەوتۆ بۆ چونکە ئیسرائیل لە مێژە خۆی ئامادە دەکات بۆ ئەو شەڕێ و معلوماتی چاکیشی هەیە و معلوماتەکەی دقیقا و دەناو خودی وڵاتدا ئەو معلوماتیانەی بۆ دێ، دەناو خودی وڵاتدا موساد ئەوەندە بە قووەتە لە ناو ئێرانەدا کە دەتوانێت ئەنواعی زانیاری پیدا، چونکە شەڕی ئەو دەور و زمانەی حقیقت ئەوەیە بە زۆتری بە زانیاری دەکرێت، یعنی زانیاری ئەگەر تۆ هەبێت ئەگەر معلوماتت هەبێت کە دیارە تۆ سەرکەوتووی، بۆیە ئەوان معلوماتیان هەیە و معلوماتی دقیقیشان هەیە و ئەوزار چەکی تەکنۆلۆژیای زۆر بەرزیشان هەیە کە ڕاست لە خاڵەکەی دەدا. تۆ مەسەلەن ئیسماعیل هەنیە بزانە چۆن ئیسماعیل هەنیە یان کوشت، ئەمانە هەمووی تەجروبەن، هەمووی کۆمەڵک فاکتەرن کە دەبێت حسابیان بۆ بکەیت لە شەڕی ئێران و شەڕی تەکنۆلۆژیای تازە تەنانەت. زۆر باشە کاک عەلی، پێ دوایە ئێران لە کاردانەوەی ئەو هێرشەی کە کراوەتە سەر بنکە ئەتۆمیەکانی لەلایەن ئەمریکاوە چی دەکات؟ بەردەوام دەبێت لە هێرشەکانی بۆ سەر ئیسرائیل هێرش دەکاتە سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا لە ناوچەکەدا ئەو کارتانەی کە باز دەکرێت گەروی هورمزدا دەخات؟ یەکێک لەو شتانەی کە ئەوان هەڕەشی پێ دەکەن ئەو ڕۆکانەوە لە پارلەماندا تەسویبیان کرد کە بەڵێت پارلەمان دەوڵەتی ئازاد کرد کە بچێ تەنگەی هورمزدا بخا، ئەو ریسکەیە کە تەنگەی هورمزدا بخا، بەڵام تەنگە داخستنی هورمز بەڕاستی ئاسان نییە،
و من پێم وابێ ئەگەر ئەو دەست بۆ ئەوەی بەرێت تووشی بەڵای گەورە دەبێت هەروەکو چۆن ئەو ڕۆکانە ترامپ کوتی ئێمە لێرە بەڵام ئەگەر ئێران بەردەوام بێ شتی دیکەمان زۆر بەدەستەوەی و زۆریش ئاسانترە زۆرمان بەدەستەوەی و زۆریش ئاسانترە ینی بەڕاحەتی دەیکەین ئەمە یەکێک لەوانەی کە هەڕەشەی ئێرانی لەسەر ئەوەیە کە دەڵات تەنگەی هورمزدا دەخە تەنگەی هورمزدا دەخەی لەگەڵ چەند وڵاتان توش دەبیت سعودیە وڵاتانی عەرەبێ وڵاتانی خلیجن هەمویان ئەوانە پێویستی حیاتیان بە تەنگەی هورمزە بێت و ئەو کارە بکە پێم وابێ یارێکی زۆر گران دەکا و بە یەکجاری مەرجی خۆی ئیمزا دەکا بەڵام هەمووی ئەوانە کاکە دەبێت بە معلوماتەوە قسەی لێ بکەین ینی ئێمە ئەمن بۆ خۆم بەش بە حاڵی خۆم ئەو معلوماتە زۆرە نییە کە ئەو معلومات چێ زانیاریە ئەو زانیارێ زۆرە نییە کە ئەرێ بەڕاستی لە نێوان ئەو هەڵاوگرمەی سیاست و دیپلۆماسی و گۆڕینەوەی چەک و چۆڵی ئەتۆمیدا چی دەگوزارێت کوا چه زانیاری هەیە ئەم ڕۆژی ئەو ڕۆکانە گوێم داوەتە ئەو کاناڵە گەورانە ئەو کاناڵانەی کە پڕ لە مخبر و پڕ لە پسپۆر و ئەوانە کاکە کەس هیچی پێ نییە ڕستێک لە ئاسمانەوە کێشراوە کە زۆر ناوازەحە ئیتر دەنێو ئەو 6 میتر قوڵایی عەرزدا چ قەوماوە چێ دەزانێت چ قەوماوە چێ دەزانێت چەند کەس کوژراوە چێ دەزانێت ئایا کەس کوژراوە کەس دەزانێت کەس هیچی لێ بووە ئەرێ کە دەزانێت کە ئەم پێم وانێ ئەگەر یۆرانیومی لێبێت ئەوە حتمما سۆڤێت رووس و ئەوانەکە لە چاویان زەقا لەسەر ئەوشتانە حتمما هۆشداری دەدەن بە ناوچەکە و ناوچەکە دەخەتەرێکی گەورە دەکەوێت هەر بنەما لەسەر ئەم گومانەی جەنابەت کە باسی دەکەی لە سەرەتای بەرنامەکەەوە تا ئێستا و جەختیشی لێ دەکەیتەوە ئایا لەو بنکە ئەتۆمیانەیە فعلەن بەرنامە ئەتۆمیەکەی ئێران پیتاندنی یۆرانیۆم هەموو تەواوی ئەو موادانی کە پێویستە بۆ بەرەمێنانی چەکی ئەتۆمی هەبووە پێشتر هۆشداری گەورە دەدرا کە ئەگەر هێرش بکرێتە سەر ئەو بنکە ئەتۆمیانە کارەساتی مرۆیی دەخڵقێت تیشکدانەوەی گەورە ڕوودەدات لایەنی کەم بۆ ناوچەکانی دەوروبەری بەڵام هیچ کام لەم شتانە نەبینرا و هێرشەکەیش ئەنجام درا یعنی دەکرێت ئەمە وا بخوێنرێتەوە کە بەرنامە ئەتۆمیەکە بە ئامانج نەگیراوە ئەمریکا ویستوێتی خۆی و ئیسرائیل لە دۆخێکی ئیحراجی بەرامبەر بە ئێران بهێنێتە دەرەوە بە دڵنیایی چاکرد بوو تاشی بۆچی کاگادۆژم بەڕاستی هەیقەت ئەوەیە کە ئەوەی کە ئێمەمانان بیستومانەکە ئەگەر دەست بووە ئەو ژێر زەمینە ئەتۆمیە بەرن دنیا دەڕوخێ دنیا خراپ دەبێ ژینگە زەرەری زۆری وێ دەکەوێت ئەوە دەبینی کە ئەو ڕۆکانە بە قەولی خۆی ئەمریکا ترامپ حەشدانە بۆمبی لە ئاسمانەوە لەو کونەی داوە بەڵام هیچ معلوم نێت چه قەوماوە هیچ بۆنێکیش نەهاتۆ هیچ تەشەشعاتێکیش نەهاتۆ تەنانەت شارێکی وەکو سلەیمانی و هەولێرە ئەو جیازی تەشەشعی چی پێ دەڵێن نیشانەی ئەتۆمی هەیەە بەڵام تا ئێستا نە لە سلەیمانی و هەولێر لێی گەڕێن نە لە ڕووس و نە لە وڵاتەکانی دیکەی جیرانی ئێرانەیە کەسی چی نەکتۆر ئەمن پێم وابێ ئەوان کتیان ئاگادار کردووە ئەوان چاش دەزانن کە چۆن یاریەکە پێکەوە بکەن و ئەوان چاک دەزانن کە مەبەستیان چێ لە ئاخری یاریەکەدا ئایا ئێران دابەش دەکەن ئایا ئێران سەرکوت دەکەن ئایا ئێران دەست و پێی دەبەستن ئایا پلانێکی گەورە هەیە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئایا خەریکن ئێران ڕژیمەکەی دەگۆڕن ڕژیمێکی ئەوڕۆیی و ئینسانی دێنە سەرکار هەمووی ئەوانە ئەگەرن هەمووی ئەوانە بەڵام ئێمە زانیاریمان نییە بەڕاستی لەسەر ئەوانە تاقە شتێک کە ئێمە دەتوانین بە دڵنیایی بیڵێن ئەویش ئەو کاتەیە کە کۆمەڵانی خەڵک دێن و وەک ساڵی هەفتاونەوە یا زووتر دێن و بریاری خەڵکی دەدەن کە دەبێ ئەم حکوومەتە نەمێنێ بە سەریاندا چونکە ئەو حکوومەتە ماندووی کردوون ئەوە هیچ ئەو لاولای تێدانێم ئەوەی کە ئەمریکا دەکات ئیسرائیل دەکات درۆ دەکەن لەگەڵ یەکتر لەگەڵ میلەت لەگەڵ خەڵک ئەوە لەو لایدانێ بەڵام یەکشت ڕاستە ئەویش ئەوەیە کە میلەتی ئێرانێ گەلانی ئێرانێ هیلاکن گەلانی ئێرانێ هیچ مافێکیان نییە گەلانی ئێرانێ ئەو ڕۆکانە و ئەوەی کە ئەو ڕۆکرا نیشانی داکە هیچ حرمەتێک نە ئەمریکا نە ئیسرائیل نە ئێران بۆ میلەتێکی وەکو گەورەی 90 میلیۆنی ئێرانە قائل نییە
و ئەو میلەتە برسی دەبێت تیونی دەبێت بێکارەبا دەبێت کەیفی خۆیەتی ئەم کاتەیەکە ئەمن دەڵێم دەبێ میلەت بێ چارەنووسی خۆی بەدەستی خۆیەوە بگرێ و ئەو کاتەیە کە میلەت دەبێ بێت بڕیاری نەهایی خۆی بدا دەنا ئەوەی کە شەو ڕۆژ درێ دەکا ئیسرائیلیش و ئەمریکاش ئەو هەموو درۆیە ئەم ئیسرائیل دڵێ ئێمە میلەتی ئێرانێمان خۆش دەوێ ئەوە کوا لە چۆدایە ئەوان فقط ئەوە دەکەن کە بە دوای ئەجندایەکی گڵاوی خۆیانەوە دا نازان ئەو ئەجندایە بەرەو چۆ دەسێت بەڵام ئەوەی کە ئەمن دەیڕوانم لەو 12 ڕۆژەیدا کە شەڕەکە دەستی پێ کردووە ئەوان بە تەمای تەوابوونی شەڕەکەنین بەو زانە ئەم بەوان بە تەمای ئەوە نین کە ئێران بڕوخێنن بەو شەڕانە مەگەر ئەوەی کە شتێک لە ناوەوە هەڵدا باشە ینی کاک علی بە تەمای ڕوخانی ڕژێمەکە نین بە تەمای ژنین شەڕەکە بەم زوویە کۆتایی پێبهێنن ئەی بە تەمای چین وڵایترەوە هەمیشە و دایم ئەو وڵاتانە ئەو دەوڵەتە گەورانە هەمیشە و دایم یاریان کردو یارێکی زۆر قێزەون یارێکی زۆر پیسیان کردو تبزانە پێویست نەبوو 11 ساڵ سووریا ئاوا بکە و داعش بێ و چیتی بەڵام کردیان بۆ دەشیان توانی زۆر بە ئاسانی پێش بەوە بگرن کە ئەو کەشت و کوشتارەی کە ئەو هەموو کچە ڕفێنراوە ئەو هەموو داعشات و ئەوانە نەبێن نەقەومابایە بەڵام تر کردیان بۆ کردیان بۆی کە حقیقەتەوەی کە زۆر بەی چەکەکانیان بە تاقی دەکەنەوە حقیقەتەوەی ئەسا ئەمسنیی لەو شتە گەورانەی کە ئەو ڕمێشکدا هات تۆ بزانە ئەو بیتویە ئەو تیارە گەورەیە ئەو بۆمبە دەبوو بە تاقی کرێتەوە لە چۆ بەتە ئەوە تا بە تاقییان کردەوە ئەمە حقیقەتێکە کەم ئەمانە وڵاتانێکن کە تەنیا بەرژەوەندی خۆیان و گەلانی خۆیان دەوێت بەرژەوەندی تایبەتی خۆیان دەگەڕن نە لە بەرژەوەندی منوتوە بۆیە ئێمە وریانین ئێمە وشیارنین گەنا باشە من یەک پرسیار دەکەم ئەو هەڵاوگرمەیە کە ئیسرائیل و ئەمریکا دەیکەن بۆ ناتوانە سەر گەلانی ئوروپا بیکەن بۆ ناتوانن بۆ چووکە گەلی ئوروپای وریایە ئەوان ناتوانن گاڵتە بە گەلانی ئوروپا بکەن بۆیە بەڵام ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکەم هەدەفین بۆیان کە هەموو شتێکمان لەسەر بتاقیکەنەوە یەکەم هەدەفین بۆیان کە گاڵتەمان پێ بکەن ماتەڵەمان پێ بکەن هەرچی پێیان خۆشە بەسەرمان بێنن ئەمە دەبێت وریایی و ئاگابوونەوەی خەڵکی بەدوادا بێت دەبێت ڕۆژێک لە ڕۆژان میلەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بجوڵێ بەخۆیدا بڵێ کاکە ئەمن بۆ دەبێت لەوەتی هەم لەوەتی سایکسپیکۆ بووە لەوەتی نازام حەربی عالەمی یەکەم و دووەم بۆ هەر ئەمن فیدا بووم هەر ئەمن نرخەکەم داوە ئەمن لەوەدا زۆر ئەوەم بەگومانم کە کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەو زوانە بێن و دیفاع لە مافی خۆیان بکەن و بێن و بیر لە مافی خۆیان بکەنەوە ئەخ بۆ دەبێت ئیسرائیلێک بە تاقی تەنێم لەنا ئەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە دەیان وڵاتی تێدایە دەیان میلەت و نەتەوەی تێدا بێ ئاوا کەڵگایە تێ بکە قەدەوەی ئەو قسەیە بەو معنای نییە کە ئەمن دیفاع لە ئەوە بکەم کە جمهوری ئیسلامی مەزلومە نەخێت جمهوری ئیسلامی زۆر زاڵمە زۆر بەڵام کاتێک میلەتێک دیفاع لە خۆی ناکە کە دەسەڵاتەکەی خۆی بۆ خۆی دایناوە بۆ خۆی هێناوێتی خامنەی ناتوانێت دڵی پێ بسووتێ ناتوانێت کە بەرژەوەندەکەی پارێزێت ئەی خەڵکی دیکە چ بکە زۆر باشە لە زێر شاشەی کێنێن نووسراوە کە وەزیری دەرەوە ئێران گەیشتە رووسیا وکو نوێترین هەواڵ بۆچی دەچێت بۆ رووسیا داوا لە رووسیا دەکات بۆی لەم جەنگەدا هاوکاری بکات بەڵێ بەیانی کە لە ئیستانبول پرس کۆنفرانسەکەی کرد عەباسی کوتی عێراقچی کوتی عەباسی عێراقچی کوتی من دەچم بۆ ئەو قەرارە پوتینیش ببینێت ڕاستە خۆ یەکێک لەو هێزە گەورانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست حسابی بۆ دەکەن و یەکێک لە زل هێزەکانی دنیاە و تایبەت ترامپ ڕسپێکتێکی زۆری هەیە بۆ پۆتین و تایبەت ترامپ زۆر بە احتفاظەوە لێدوان دەدا لەسەر رووس و لەسەر پوتین بە ڕەواڵەتی ژوا دیارە لە چەند ساڵی ڕابردوودا رووس و ئێران لە بەرەیەکن چینیشی لەگەڵ بێت ئەوە حەقی خۆیەتی کە دەچێت و پەنای بۆ دەبا کە ئەمە چمان لێ بەسەر دێ
و یەکێک لەو دەوڵەتە گەورانەی کە دەتوانێت پشت و پەنای ئێران بێت لەو ڕۆژەیدا لەو کارە ساتەیدا بە دنیایی رووسە و ئەگەر رووس موقیتێکی تند و ئیحرازی هەبێت لەگەڵ ئەمریکایە تەواوی شەڕەکە ڕەنگە بگۆڕدرێتەوە. بەڵام ئەوەی کە ئەمن دەیبینم تایبەت لە شەڕی ئۆکرایناو و لە شتەکانی دیکەشدا بە تایبەت کە ئەمە دیتمان لە سووریا رووس ئێرانی بەجێهشت. ئێمە دیتمان کە لە ئەوەندەشی حیساب بۆ ئێرانە نەکرد و بۆ خۆیلەیدا ڕۆیشت و کە زۆربەی شەڕەکەی سووریاش کە کرا دەزانی کە یەکێک لە فاکتەرە گرنگەکان و یەکێک لە مۆرە سەرەکیەکانی ناو جۆغرافیای سووریا و لە ناو کێشەی سووریا رووس بوو و ئێران ئەو هەموو مۆرەیە ئەو هەموو هێلکەی لەسەر ئەوەداناکە رووسی لەگەڵ بێ لە سووریا. بەڵام دەبینین کە لەگەڵی نەبوو. ئایا ئێستا لەگەڵی دەبێ ئەم پێم وانی باشە. کاگعلی هەر لە درێژەی ڕووماڵەکانی کێنێندا و لەم بەرنمەیەدا سەبارەت بە پەرەسەندەکانی جەنگی نێوان ئیسرائیل و ئێران چەندین بەرپرس و شرۆڤەکاری ڕۆژهەڵاتی کوردستانمان لە هێزەکانی ینی سەر بە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دواندووە باسییان لەوە کردووە بە گەشتبینیەوە باسییان لەوە کردووە کە دەرەنجامەکانی ئەم جەنگە ڕووخانی ئەم ڕژێمەی ئێستای ئێران دەبێت و ئەوان دەتوانن بگەڕێنەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان. سەردەمێکی نوێ لە ڕۆژهەڵاتی کوردستان سەر هەڵدەدات لە دوای ڕووخانی ڕژێمی ئێران. ئێوە کە ماوەیەکی زۆرە ڕۆژهەڵاتی کوردستانتان جێهێشتووە، هەمان گەشتبینیتان هەیە خۆتان ئامادە کردووە بۆ ئەوەی بگەڕێنەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان؟ بە دنیاەوە من چەند جارم لە چەند ڕۆژێدا قسە کردەوە زۆر خۆشببینم بەوەی کە ئیتر سەردەمی خامنەیی و سەردەمی سوپای پاسداران و سەردەمی کۆماری ئیسلامی بەگشتی تەواو بووە. چونکە 2 ساڵ 3 ساڵەوەی پێش بوو کە ئێمە شۆڕشێکی زۆر سپیمان لە ئێرانێ دید و زۆر شتیشی هێنا گۆڕینە و شۆڕشە کە ئەویش شۆڕشی ژیان ئازادی بوو. و ئەمن پێم وابێ کە ئەم ڕۆکانە حەقا کە هەرچی لە خەڵکی ڕۆژەهاتی وەکو منە ئومێدەوار بێ بەوەی کە جارێکی دیکە وڵاتی خۆی ببینێتەوە، جارێکی دیکە حکوومەتێکی ئەو ڕۆیی ببینێ لە کە بەسەریدا حکوم دەکات. ئەمن بۆ خۆم زۆر 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 ئومێدەوارم، نازانم تا چ ڕادەیەک دێتە دی، بەڵام ئومێدەوارم کە کۆمەڵانی خەڵک بێن و ڕژیمی جمهوری ئیسلامیمان لە کۆڵکەنەوە. چونکە ئەو جوورەی کە ئەمن ئەو ڕۆکانە و دوێنێ و پێرێ ئەو 12 ڕۆژەیدا سرنجم داوە متابعەم کردووە نە ئیسرائیل لە ئەجەندایدا ئێران بڕوخێنێ نە ئەمریکا بە تایبەت ترامپ. ئەو ڕۆکانە زۆر بە شەفافی بەری بەیانی قسەی کرد. من نامەوێ ئێران بڕوخێنم، ئەمن نا، بەڵام ئەو دەی هەوێ شەرت و شروعی خۆی بەسەردا بستەپێنێت. بەڵام ئەوەی کە شەرت و شروعی خۆی بەسەردا بستەپێنێت کۆمەڵانی خەڵکن، ئەوان دەوێ بێنە سەرجاددا، ئەوان دەوێ بێن وە شەقام بەدەستەوە بگرن و کۆماری ئیسلامی لە کۆڵکەنەوە. ئەمە زۆر زۆر ئێمەدەوارم زۆر زۆر وە پێشم وابێ کە ئیتر وەختێتی ینی 46 ساڵ یەکجار زۆرە بۆ حکوومەتێک لە ئێراندا سابقەی نەبوو ئەوەندا چ ڕژیمی پالەوی چ پێش ئەوان لە قازارەکان هەر یەکەی هەر پادشایی هەر 30 ساڵی حکوومەت کردووە. ئەمە خامنەیە 46 ساڵە حکوم دەکات و بۆیە دەبێ وەختێتی کە بڕوات لە حەوەی گرنگتر ئەم ڕۆکانە بۆ ئونەدەوارم بەوەی کە کۆمەڵانی خەڵک لەگەڵ 10 ساڵەوە پێش زۆریان فەرقا. ئەو 10 ساڵەوە پێش ئەو وریایی کە ئێستا هەیەیانە نەیان بوو بەڕاستی. بەڵێ باشە پێشبینی دەکەیت یعنی کەی بتوانن ئێوە بگەڕێنەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان، کەی ئەم ڕووداوە ڕوو بدا؟ وەڵاوە پێشبینێکی زۆر سەختە بریازانی بایم یەکسەر دانتاکانم دەبڵ، بەڵام ئەم پێم وابێ کە نابێ زۆر دوور بێت، چونکە تقریبەن بەو شەڕێکە کردیان یعنی تەواوی سیستمی ئێرانیان تێکدا، یعنی ئێرانیان ئاوا لێ کردو گوشیویانە لەلایەکەوە خەڵک ناڕازێ، لەلایەکەوە نانێ، لەلایەکەوە مەعاژنێ، لەلایەکەوە نەوت و گاز و بنزین نیە، لەلایەکەوە ئینتررنێت نیە. ئەو ڕۆکانە ڕەنگە میلەت بە بێنانی بەبێ هەموو شتێک بحاوێتە، بەڵام ئەو گەنجانەی کە هەر لە سلەیمانی دایان بینی کاکە زەحمەتە بەبێ ئینتررنێت بن. ئێستا ئەوە دەشەوە ئینتررنێت لە ئێرانی قەتعا دا بۆیە ئەم پێم وابێت کە ئەوان تەحملی ئەوە ناکەن و بە زووی ئیشاڵا بە زووی هیوادارم کە
کە کۆمەڵانی خەڵک بە دیداریان شاد بینەوە بە دیداریان شاد بینەوە و جمهوری ئیسلامی ئەمە بەش پێ بڵم چوونەوەی ئێمە بە مفاوزات و بەشتی ئاوانێت چوونەوەی ئێمە کە لە ساڵانێکە لە دروستبوونی کۆماری ئیسلامیەوە لە دەرەوەین بە مفاوزات و بە ئەوە جێبەجێ نابێت تەنیا بە ڕووخان جێبەجێ دەبێت و ئەویش دەزانێت جمهوری ئیسلامی لەوەیدا پاشەکشەی ناکە ئێمە بە زدی انقلاب دەناسێ ئێمە بە دژە شۆڕش دەناسێەوە ئەومان لەگەڵ ناکە تەنانەت ئەوە تاوڕۆکە و دوسێ ڕۆژەی دووسێدانە بەناو فەقیرانە گیراون بەڵام بە ناوی جاسووزی ئەدانی کردن دەست بەجێ ینی ئەم پێم وابێکە دەبێ ئێمە چاوەڕێ ئەوە بینکە بە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان قەزیەیەک دروستکەین شۆڕشێک بەرپا بکەین و کۆمەڵێک لە ئەو دەمدام و دەستگایانەی دەوڵەت بینی نەژێت چۆچی خۆمان و شوڕا و ئەو جورەشتانە بێنەکایە وەکو ساڵی هەفتاونەوە ئەو جارەکانە لە دەرەوەش یارمەتیمان بدرێت. باشە وەکو کۆتا پرسیاریش بۆ بەڕێستان کاک علی زۆر جار دیومە کە شعرت بۆ ڕۆژهەڵاتی کوردستان نووسیوە ئەگەر ئاسایی بێت ینی جەنابەت بە دیاریکراوی خەڵکی کوێی یاخود چه شارێکی ڕۆژهەڵاتی کوردستانی؟ وڵام من ناوم علی کەریمی و بۆ خۆتان دەزانن و ساڵی هەفتاونەوە کە شاڕوخە ئێمە مەفرەزەیەک بووین هاتیینە دەرێ و لەو دەمێوە لە دەرەوەی پێشمەرگە بووین ئەمن بۆ خۆم پێشمەرگایەتیم کردو لە کوردستانی ئێرانێ و دواتر هاتوومە باشووری کوردستان لێوە شەرف کردومە لەگە برادرانی یەکێتی بووم تا ساڵی 1950وانە دواتر ڕۆیشتوم و دووبارە هاتوومەوە و بڵم چیش خەڵکی سابلاغێم پێی دەڵێن مەهابادێەوە ئێمە پێی دەڵێن سابلاغ و چی دیکە پێم پرسە زۆر سپاس دەکەم هیوای سەلامەتی و تەندروستی باش بۆ جەنابەت دەخوازین دووبارە سپاس بۆ بەشداریتان لەم بەشەی ڕۆماڵی کێنێندا زۆر باشە بەڕێزان لە درێژەی ئەم ڕۆماڵە لەگەڵتان بەردەوام دەبم ناوبڕێکی کورد وەردەگرین سەری کاتژمێر دێمەوە. You're also aware of the fact